بەپێی نەریتی پەیڕەوکراوی حکومی هافتانە لە ڕۆژی چوارشەممەدا ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە و دوایین پێشادەکان تاوتوێ دەکات، بەڵام ماوەی 45 ڕۆژە ئەنجومەنە ماوە بەسەر چۆکەی هەرێم کۆ نەبووەتەوە و بەرپرسانیش دەڵێ نەبایان بینیوە و نەباران. پێشتر بەهۆی بانگەشەی هەڵبژاردن و سەرقاڵی بەرپرسانی پارتی و یەکێتیەوە بە بانگەشە ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچوو ماوەی مانگێک کۆ نەبووەوە، هەفتەیەکیش بەهۆی دیداری مێپس لە دۆک کۆبوونەوە نەکرا. ئەم هەفتەیەش بە هۆکاری نادیار کۆ نەبوونەوە، بەمەش زیاتر لە 6 کۆبوونەوەی ئاسایی ئەنجومەنی وەزیران بەڕێوە نەچووە. جگەلەوەی کە دەبوو چەندین کۆبوونەوەی دیکەی نائاسایی بۆ دۆخە لە ناکاوەکان ئەنجام بدات. بەپێی ڕاگەیەنراوە فەرمیەکانی حکومەتی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی ئەنجومەنی وەزیرانی ئەم کابینەیە لەم ساڵدا تەنیا 23 کۆبوونەوەی ئەنجام داوە، لە کاتێکدا بەپێی ڕۆژمێری فەرمی حکومەت پێویست بوو 49 جار کۆ ببنەوە. کۆنەبوونەوە و بێباکی کابینەی نوێم لە کاتێکدایە خواردن و فەوتانی موچەی فەرمانبەر و خاننشێنانی هەرێمی کوردستان بووەتە نەریت و ئەم ساڵیش تا ئێستا تەنیا 9 موچە دابەش کراوە و چارەنووسی 3 موچە لە مەترسیدایە و دیار نییە. جۆرێک لە کۆڕایی لای موچەخۆرانیش دروست بووە کە تا سەری ساڵ تەنیا 1 موچەی دیکە دەدرێت و 2 موچە دەخورێت. هەفتەی ڕابردوو لە سنووری پارێزگای سلێمانی هێرشی موشەکی کرایە سەر گەورەترین کێڵگەی غازی سروشتی و کارەبای لە تەواوی کوردستان بڕی. چەند ڕۆژێک لەمەوبەریش لە سنووری پارێزگای هەولێر پەلاماری خەڵکی گوندی لاجاندرا و خوێنی خۆپشاندەران ڕژا، لە خەباتش گرژی و ئاڵۆزی دروست بوو، چەند باڵەخانەیەک سووتێنران. بەڵام بەرپرسانی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم بێباکن و نەک کۆبوونەوەی نائاساییان نەکرد، تەنانەت ئامادەنین کۆبوونەوەی ڕۆتینی ئەنجومەنی وەزیرانیش ساز بکەن. حکومەتێک بۆ موچە و بۆ خزمەتگوزارەکان جوڵەی پێنەکرێت و هەروەها توانای دابینکردنی ئاشتی و ئارامی خەڵکی کوردستانی نەبێت، تەنها ئەرکا بەسەر خەڵکەوە. بێخەمی و بێمنەتی پارتی وێکێتی بەڵگەیەکی دیکەیە لەسەر ئەوەی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم ئێکسپایر بووە و دەمێکە ماوەی بەسەر چووە، بەهۆی سەرەڕۆیی دوو حیزبەکەشەوە وەک دوکانێکی حەواڵەی لێهاتووە و کاری تەنیا دابەشکردنی ئەو پارەیە کە لە بەغدادەوە دەنێردرێت. ئەنجومەنی وەزیران و زۆرینەی وەزارەتەکانیش بوونەتە دیوەخانی حیزب و جگال لە بەڵێ قوربان بۆ کەس و حیزب و بنەماڵە دەسەڵاتدارەکان شتێکی دیکەیان پێ ناکرێت.